ئەمڕۆ لە سێەم خێوەتگای پەرەپێدانی مرۆیین لە دەڤەری بارزان لە گوندی ئاودەلان کە پرۆژەیەکی هاوبەشی دەستگای ڕوانگە و دەستگای خێرخوازی بارزانیە بە لەژێر چاودێری فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان. بۆ ماوەی 5 و 6 ڕۆژ ئێمە کۆمەڵێک لە ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستانمان لە خێوەتگایەکدا کۆ کردوتەوە بۆ پەرەپێدانی مرۆیی، بۆ وەرگرتنی چەندین وانە کە گونجاو و پێویستن بۆ ڕێکخراوە ناحکومیەکان لە هەرێمی کوردستاندا. ئامانجی ئەم خێوەتگایە توانم لە 3 خاڵی سەرەکیە کورتی بکەمەوە. یەکەمیان پەرەپێدانی مرۆییە کە ناوی خودی خێوەتگاکەیە. لەوێەوە ئێمە هەوڵە دەین لە ماوەی هەر ڕۆژێکدا چەندین وانە لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕەوە بوترێتەوە بە بەشداربووانی خێوەتگاکە. ئەمە بەشێکە بێت لە دروستکردنی تواناکان بۆ ئەندامانی ڕێکخراوە ناحکومیەکان، هەروە خودی ڕێکخراوەکان خۆشیە. ئامانجی دووەم بریتە لە دروستکردنی پەیوەندی و تونتۆڵکردنەوەی هاوکاری نێوان ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان. ئێمە لێرە هەوڵە دەین یەکترناسینی زیاتر و ئاشنابوونی زیاتر بە خودی ڕێکخراوەکان، هەروەها ئەو پرۆژە و چالاکیانی کەم ڕێکخراوانە ئەنجامیان داوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لێرە زیاتر بخرێتە بەرچاو و باز بکرێن و یەکتر بناسین، لەوێ بتوانین لە داهاتووە زیاتر هاوکار بین لەگەڵ یەکتر و ببینە پاڵپشتی یەکتر. ئامانجی سێمی خێوەتگاکە بەسمەوە بۆەوەی کە ئێمە لێرەین لە دەڤەری مێرگەسوور لە بارزان لە ناو سروشتێکی زۆر جوان و سەحراویدا. ئەمە ڕەبتەکەمەوە بە ئامانجی سێمەوە کە بریتە لە خۆشەویستی ژینگە و هەستی ژینگە پارێزی و ئینتیما بۆ خاک و وڵات. gelek akıftın gelek من دجال عاولي من دجال عاولي
ئایا ئێمە لە عەمەلیەی متابعە بەڕاست لەسەر ئەو خطەتانە دەڕۆین کە پرۆژەکە هەیەتی؟ کێشەیەک هەیە لە جەیەکی دیاریکراو بۆ چەند کەسێکی دیاریکراو یا گروپێکی دیاریکراو کە پێویستیان بە هاوکاریە. من هەموو جارەوانی کە ئەترسن وتار بدەن ئەڵێ ئەترسم و شەرمەکەم و ئەڵێن ئەزمون فێرت ئەکا چۆن شەرم و ترس و ڕاڕایی و دوودڵی کۆنترۆڵ بکەیت. لەم خێوەتگایە 15 تا 16 ڕێکخراوە مەیدانیەکانی و ئەوانەی کە فعالن لە وەڵامدانەوەی قەیرانەکان و کارەساتەکانی هەرێمی کوردستان هەروەها چالاکبوانی ناوخۆینە لە کوردستان لێرە بەشدارن کە ژمارەیان نزیکەی 6 بەشدار بووە لە وانەکان. لە هەردوو ڕەگەس بەشداربوو هەبوو چ لە ئافرەتان هەروەها لە کوڕانی ڕێکخراوەکان کە ژمارەکەیان تۆز نێزیکتر بوو لە نیوە بە نیوە بەڕاستی حەزمان دەکرد نیوە بە نیوە باە بەڵام باڵانسێکی باش ڕاگیرابوون. هیوامان وایە وەکو هەردووک دەستگا کە بتوانین کەسانێک پەروەردە بکەین لە داهاتوودا بە خەرجێکی کەم بە کاتێکی کەم بە هەماهەنگێکی باش و پتە و بتوانین ڕوبەڕووی هەر ڕووداوێک و قەیرانێک ببینەوە. بەبەستم لێردا چۆنە تۆ هەر پێشنیوەیە کار بکەیت ئەو شتانێک کە ئێستا باسێکم پێویستی پێ جیاوازی نییە تۆ دکتۆرا بکەیت تۆ سکۆپەکە 2 کەس بێ یان 2000 کەس بێ. ئێمە یاری بۆ یاری ناکەین یاری بۆ ئەوەکەین فێربین بە یاری فێربین بەگەین فێربین. هەروەها ئامانجێکی تری ئەوە بوو کە ئێمە توانای ئەو کارمەندانە بەرز بکەینەوە بە پێشکەشکردنی وانەی تایبەتی بە سەرکردایەتیکردن بە ئامادەکردنی پرۆژە چۆنیەتی چاودێریکردن و بە دوواداچوون چۆنیەتی بەڕێوەبرنی قۆناغەکانی پرۆژە هەروەها کۆمەڵێک بابەتی گرنگ باسکران لێرە لەگەڵ ئەوەش سەردانی مەیدانی هەبوون بە چەند شوێنێکی تایبەت کە هەم شوێنی سروشتی بوون هەمیش مێژووی بوون بە نسبەت قوتابیەکان و بەشداربەکانەوە شتێکی نوێ بوو بەشێکی زۆریان.
دەکرێت سەرچاوێکی دارایی خۆمانمان هەبێ مەبەستم دەکرێت پرۆژەیەکی بزنسمان هەبێ کەوا پارەمان لێ دەستکەوەکو سەرچاوێکی فەند بەکاری بین خۆیمە کۆمپانیا نین ئەو بابەتی کە ئەبێ بڕیاری سەر بدرێت چییە؟ یعنی identify the problem. Project here. So what is management here? بۆ ئێستا گەردەمینی دەنووسێ یاسای نێودەوڵەتی بەڵام ئەگەر سەردانی معازی کتابماکردنی زۆر زیاد دەنووسرا یاسای نێودەوڵەتی هاوچەرخەکانی یەکێک لەو دیراساتانەی کە باسی مۆزۆی توانەکان دەکەین ئێمە خەریکە باسی توانایەک دەکەین کە زۆر سەرەکی یەکێک لە 10 توانای سەرەکیەکانە کە بۆ مرۆڤی سەدەی 21 گرنگە هەبیت کە سەرکردایەتیە دیارۆکو منهەجی پرۆگرامی ئیشەکە ڕۆژانە بابەتی زۆر گرنگمان خوێنەوەکو وانەکان کە مامۆسای زۆر باش لەسەر بابەتی کاری ڕێکخراوەی وانەکانیان وتوتەوە ئەوەی کە زیاتر ئێمە فێر بووین لێرە مەسەلەی بابەتی ژینگەیە مەسەلەی بابەتی ئەو ڕێکخراوانی کە چۆن خەڵکی کادری ڕێکخراوەی دروست ئەکەن وەکو کەپاسیتی بڵدن چۆن خەڵکی بەتوانە دروست بکەن بەشداریمان کردووە. هنا بهذا المخيم أهم شيء عندهم الالتزام بالوقت. طبعا أنا الشيء اللي استفادته من الالتزام بالوقت مثلا أنا ما كنت أقعد الساعة 6 الصبح أو ساعة 6 ونص الصبح تعلمت أني أقعد الساعة 6 ونص الصبح. بخي بدجه بوم ديار وعمل كردستان كا يا بتشوك دانا وكي حديقة كهمي رنجت ات نتوا يعني همي رنجت دينا الفي خيفات جهنا عندي ماسة ناشئة يعني نكون شخصية دي بايش قوية حتى مثلا مستقبلا إن نواجه ظروف صعبة حتى ما نصير متأقلم منها خدشة دڵخۆشین کە بە شێوەیەکی سەرکەوتوو ئێستا کۆتایی بەو خولە دێت. واقعی دیموکراسی باسی دەستپێشخەریەوە چۆن بتوانین چارەسەر بدۆزینەوە. ئاسمان چارەسەر دانابارێنیتن، خەڵک چارەسەر ئەدۆزیتەوە. حەدەث ژوی حەدەثی خۆشتر نابن. حەدەثێ پێک بە ژیانێ شەو و ڕۆژ